دارش اتصالات على وقتاب يعني عزيز لمحاضرة ڕۆدەین باسی دیڤایسێکی تر دەکەین کە لەو دیڤایسانەیە پرینسیپڵیشکردنەکەی ئەلکترۆمیکانیکەڵە کە ئەویشیان سیریز ئۆمیتەرە یان با بڵێن ئۆمیتەر. طبعا ئۆمیتەریشێکە لە دیڤایسانەی کە بنچینەیشکردنەکەی گوتمانی ئەلکترۆمیکانی چیەوە لە کۆیلی PMMC پێویستە. PMMC device واتە permanent magnet moving coil لە پێکهاتەکەیدا هەیە. بزانین بیسیک سرکتەکەی چۆنە. ئان ئۆمیتەر ناوەکەی لە چی هاتیە؟ ئۆم لەگەڵ میتەر. is normally part of a volt or milliammeter. يعني چی دائما ئۆمیتەر بەشێکە لە دیڤایسێک کە پێی دەڵێن volt or milliammeter یان VOM یان ناوچکەش پێی دەڵێن multifunction meter. Ohmmeters do not usually exist as individual instrument. واتە ئۆمیتەر عادەتەن دیڤایسێک نییە کە دیڤایسێکی سەر بەخۆ بێ واتە بڵێنەوە تەنیا ئۆمیتەرە. دائما لە چی هەیە؟ لە دیڤایسێک هەیە کە لە هەمان کاتدا دەکرێت ئەمیتەر بێ، دەکرێت ڤۆڵمیتەریش بێ. لێ ناوەکەی چیە؟ ناوەکەی پێ ڤۆڵت ئۆم ملی ئەمیتەر واتە هەم ڤۆڵت دەخوێنێتەوە هەم ئۆم دەخوێنێتەوە هەم ملی ئەمیتەریش واتە ملی ئەمپێریش دەخوێنێتەوە. بۆیە دەڵێن do not usually exist as individual instruments. The simplest ohmmeter circuit consists of a voltage source connected in series with a pair of terminals. واتە سادەترین سیرکتی یان سووڕی بەستانەکەی کە ئۆمیتەر دروست دەکات لە چ پێک دێت لە سەرچاوەیەکی ڤۆڵتیە کە بە شێوەیەکی دواییەک یان سیریز بەستراوە لە دوو تێرمینەڵ pair of terminals. A standard resistance لەگەڵ standard resistance and low current PMMC instrument. واتە سەزانی مالە چ پێک دێ؟ سەرچاوەیەکی ڤۆڵتیە تێرمینەڵێک standard resistance واتە بەرگرێک لەگەڵ کۆیلێکی PMMC ئەوانە هەموویان بە دواییەک دەبەسترێن. Such a circuit shown in figure. ئێستا لە سلایدی دوای ئەوە ڕسمەکە پیشان دەدەین. The resistance to be measured RX is connected across terminals A and B. خۆی ئۆمیتەریشی چییە؟ باسیێش بکەین. ئۆمیتەر دیڤایسەکە ئیشی ئەوەیە کە بەرگرمان لە بۆ پێوی واتە مقاومەیەکمان هەیە دێن دەبیانێ بزانین بەرگرەکەی چەندە دێن بۆ دیڤایسی ئۆمیتەر دەپێوین. کەواتە ئێستا لە سێرکتی کە گوتمان تەرمینەڵێکی هەیە دایما تەرمینەڵەکە ناوی لێ دەنێن A و B کە تەرمینەڵێکی ئۆپنە ئەو بەرگری کە دەمانەوێت قیمەتەکەی بزانین دێن لەو تەرمینەڵە دەیبەستین لە A و B-ەکە اینجا دیڤایسەکە یان کۆیلەکە بڕی بەرگرەکەمان پێدەڵێت. The meter current indicated by the instrument and figure is battery volt per total series resistance. واتە ئەو تەزووی کە بە دیڤایسەکەدا دەڕۆ عادەتەن دەکاتە چێ؟ دەکاتە ڤۆڵتەی پاتریەکە لەسەر بەرگری گشتی لە سووڕەکە. با تەماشایەکی سرکتەکەی بکەین بزانین لە چی پێکهاتووە. سیرکەن ئەوە سرکتەکەیە گرنگە تێبیر لەو سرکتەی بزانین چۆنیش دەکا. ئەگەمە لە سرکتەکە تێگەیشتین زۆر بە سادەی دەتوانین بزانین کە ئەو دیڤایسە چۆنیش دەکاتەوە چۆن دەتوانین بۆ خوێندنەوەی بەرگر بەکاری بێنین. سیرکەن ئەوە سەرچاوەی ڤۆڵتیکەیە کە پاتریەکە ئەوە تەرمینەڵەکەی کە گوتمان A و B عادەتەن ئەو ڕێزیستانسی لە دەبەستی کە دەمانێت ڕێزیستانس to be measured کە دەمانێت بیپێوین کە لێرە ناومان ناوە RX واتە RX بەرگریی نەزاندراوە بەهۆی دیڤایسەکە دەتوانین قیمەتەکەی بخوێنینەوە. ئەوە ستاندەرد ڕێزیستانسێکە تاوان لێ پێی دەڵێن ستاندەرد چکە لەوێ قیمەتێکی دیاریکراوی هەبێ تا لەو ڤۆڵتیەیە ئەو کۆیلە تەزوەکەی بگاتە FSD. باشە ئەو قسەی مهمە تێبگەین. ئەنێ لێ پێی دەڵێن ستاندەرد ڕێزیستانس دەبێ لە قیمەتی ئەو ڤۆڵتی کە ئەو پاتریە هەیەی بۆ نمونە با بڵێن 1.5 ڤۆڵت بێ کاتێک ئێمە ئێرە شۆرت پێ دەکەین A و B شۆرت پێ بکەین واتە
ربطي كان لقل يكتر هيز برجري لنا بسين دبي أو قيمة برجرا وابكا أو تزوي كبير ذا دروا أو أي إما يكسان بيبقى أي إف إس دي أما كويلك يا كان تنو ريستانس شيء آر إم ها سير كان أما سكيلي أوميترا سير جمارة كان سروا أما أوميتريكا قيمتي برجر ما بدا عادة أجد تمشى ديفايسا أو ديفايسا نبكي كا ملتي ميتر فانكشنن سكيلي برجركي يعني أومكي بيتواني سكيلي تزوا تواو لقلك بيتواني دوران كاتك التزو دقات اف اس دي باولن 100 مايكرو امبيرا دبي برجر صفر بي لو ها ليرا ما قلت مان كي او دبي تزو كي اي اف اس دي بي كاتك غير شورت بدك شورت يعني تي يعني برجري صفر يعني وري ربواري ربط كليكتر وهذا شورت بيكر كشورت بيكر يعني برجري صفر ديره واسطه كبرجري صفر بسرا دبي زورترين ترجمان نبي ماكسيمم قيمتي ترجمان نبي كاي اف اس دي لو إلى سكيلا كذا قلت مشاكل إنجيرا وسكيلي تزوها سر وسكيلي برجرا كاتك برجر صفرة تزود قاتا أي إف إس دي وببتانوش أقرب بيتو ميرو أوبن كي أوبن يعني تي يعني إنفينيتي برجر مقام إنفينيتي أو كأوبن مانكر هيس تزونا أروا كاتا تزود بيت الصفر بلا برجري ودو بوينت دبيت سنت دكاتا إنفينيتي لو هي أما دبي أو بزانين كا برجرو تزو لا ديفايسي اوميتر تاو بيتاني يكترن دواري دكا موكا او دو بوينتا كشورت بيدكي تزو دكاتا اي اف اس زي واتا او فول مال بودا خويني توا كاتك اوبن يدكي نيرا كاوبن مانكر يعني تزو تيبرنابي كتزو تيبرنابو تزو كده بيت الصفر عادة هر شوية نشيش اوبن بي تيرمينال اوبن بي واتا برجري انفينيتيا اما دبيتا برجر انفينيتي طبعا لو نيو انا دا اگر برجر هبه بپی قیمتی برجر که تجربه داده روا این زیاده توانین سکیلی لبوده بنی که او برجر چندی پیداروشه سکیلا لچند روتیت دکا لو شونانا سکیلی لبوده دنه قیمته کان دنسو کوی لبونه منا لبیست پنج مایکرو امپیر تلو پنج کیلو بسراو لسرکتکا اگر بقاته پنجا مایکرو امپیر بوده 15 کیلو یعنی 75 بوده 5 كيلو تمام هر چند تزوزيات كبرجر كم دكاتة لصد مايكرو دبيتا صفر طبعا لما سودش هيك اگر بمانه دائما ديفايسي اوميتر بكاربينين دبي سرتا ام دوباره شورت بيبكين كشورت ما بيكر ديتمان سكيلكي جيشتا ماكسيمم يعني او ديفايسات تواوا يرارينيه اگر بيتو لكاتي شورت بيكردن كشورت ما بيكر ام دو بوينتا سكيلكي لنا وراس راوستا يعني بداية كام ويعني نجيش تأخيري جرينك هو كولي نجيش تأخيري هو معناه وهذا هو بخوينه ودس نادا أجر مقامي بيه بخوينه أو كاتا إيرور ما نداته إيرور يدي بيتن شنكا تزوي كويلك ناقاتا IFSD كتزوي كش نجيش تا IFSD كواتا adjustment to كاليبريشني أو ديفايسات تعانيها سير كان تزويق إلى كذا دكاتة سير طبعا دكاتة فولتي قشتي لسر برجري قشتي فولتي قشتي تبو يك فولتي ما نمو كأي بي بو برجري كش تبو ار اكس زائدا ار 1 زائدا ار ام هذا سي برجري ما نمو لسر كتكا أو بارامترانا بريت تزويق كمان بيدلاين when the external resistance is zero category Rx is zero be that means terminals A and B short circuit وكو قلت مان أقر بيتو A و B short بيبكين واتا Rx zero يا equation 3.3 becomes أو equation ندبت تي I am كده A B لسر R1 plus RM طبعا Rx كا دتيت الدرجة ودبت الصفر لشورت circuit if R1 and Rm are selected or if R1 is adjusted كاتك R1 ما قيمته شوادا adjust ما كلواتا عيار ماندا to give FSD طبعا بس يكوش ندكم كاتك عرك الصفر به أقرب ما عندنا R1 قيمته شيء كأو أي مبقات أي FSD
when A and B are short circuited FSD is marked as 0 ohm وكل سكالة كيف شو باسم كده كاتيك RX الصفر ب أو كاتا أي ما كتبتها أو أي ما بيدلين IFSD كواتا for Rx equal to 0 the pointer indicates 0 ohm كاتيك RX 0 ب pointer 0 ohm ما بيدلين when terminals A and B are open circuited وكو إلى سلايدي بيشو باسم كرد كاتك أي بيكا open ب كراوة ب the effective value of resistance Rx is infinity كهذا قيمتي Rx دبت infinity no current meter flows no meter current flows واتات تجوبة متر كده ناروا and the pointer indicates zero current وبوينتر كتسمع بيشان دا zero current ما بيشان دا وكويله بيشان ما دا غير بيتو برجر كإنفينيتي بيه تزود برنامج وات تزود صفرها this point zero current is marked as infinity ohm كوات لا zero current دبيتا تند دبيتا infinity ohm سير كنا قصاني ساكر دمان ها دابني أو سكيلا كيا أو مايكرو أمبير بي خوارو سري أوم بي قلت كاتيك RX كالصفر بي وما كها أو الصفر داني أو دبيتا تي دبيتا FSD تزوكا أي كاتيك برجرك إنفينيتي بي تزوكا دقاتا صفر طواب يتوانا إلكترين سكيل خوارو سكيلي تزوخ سرو سكيلي أوما كيان برجركي كاتا no meter current flows and the pointer indicates zero current أو zero current أكيد كتزوي بدانا رابلان برجركا ككراوا بشونا كي دبيتا infinity this point zero current is marked as infinity on the resistance scale if a resistance Rx with a value between 0 and infinity واتا أقلبتو برجركا لنوا قيمة بين صفر و infinity بيه is connected across terminals A and B. The meter current is greater than 0 but less than FSD. كواتا تزوكت سبي لصفر زيادة دبي بلان ل FSD كم تردبي. The pointer position on the scale now depends on the relationship between Rx and R1 plus Rm. كواتا شويني سكيل لك أقل بتو تزوكي لصفر تا FSD بي اعتماد كان سرسير قيمتي علاقي نوان Rx لقل Rx plus Rm. بمشي ويدا توانين إما PMMC بينين وتكويلك بينين لقل دو برجر بدوايق بستين وباتر ستاش باتري ليف بستين ترمينالكا ترمينال اللي بو دابنين إذا أو ترمينال دبيتا شويني بستاني وبرجري كدمانه قيمتكي بخوينين example لسرو بابتا the series ohmmeter is in figure وتلو رسمك بشان ما دعوة أو رسمك هي is made up of a 1.5 volt battery وتو باتريا قيمتها 1.5 فولت 100 مايكرو أمبير متر وتو FSD كي تسنده هي وكويلة 100 مايكرو أمبير and a resistance R1 which makes R1 plus Rm is 15 kilo ohm وتكوي R1 كو Rm هردوشي بيكوا تسنده قيمتها 15 كيلو اوم أنا ببينوي I determine the instrument indication when Rx equal to 0 واتا كاتك Rx صفر ب تزويكو إلى كتسان يعني ليه راقل بيتو أو Rx صفر كين IM دبي تتسان خوي دبي بكاتا دبي بكاتا IFSD كما زاني مان طبعا Rx صفر يعني شورت سيركت كشورت سيركت بي دبي آيا كتبي IFSD بي كاتا اسمها همانا بلام دين تيستي لكن راسته يعني B. Determine how the resistance scale should be marked at 0.5 FSD, 0.25 FSD and 0.75 FSD يعني دلي قربيتو تزوكي بكاتا نيوي فول سكيلي برقركي دي بتسندي واتارك السنده يعني وادابني أميترك من دايتتو بوشي بستامان
بەم شێوەیە لەگەڵ تەرمینالێک و بەرگریشتر بەستایتمان دێن دەڵێن کاتێک تەزوو بە کۆیلەکەدا دەڕوە نیوەی فول سکێڵەتی ئایا دەبێ گەمانێ سکێڵێکی نوێ لە بۆ دابنێن لە بۆ بەرگرن دەبێت سکێڵەکەی لەسەر چەندی بنووسیت لە سکێڵەکەی یان کاتێک لە 125 فول سکێلەکەی بێ دەبێ قیمەتی بەرگەکە چەند بێ وە لە 175 بێ دەبێ چەند بێ یعنی دێن ئەمە ئەمیتەرێکمان هەیە دەکەینە ئۆمیتەر سکێڵ لێ بۆ دادنێ لەو شوێنانە ئەوە پرسیارەکەیە ئێستا بێن بزانین حەلیکەین سەرەتا ئەی بمانەوێت تەزوو ببینینەوە گوتمان یەک تەزوومانە لە سێرکتەکە کە تەزووی کۆیلەکەی هەویش ئەم دەکات وتمان لەگە ڤۆڵتی گشتی لەسەر بەرگری گشتی دەکاتە RX plus R1 plus RM ئیبیەکەی دابکە 1.5 ڤۆڵتە RX-ەکە سەفرە ئەو دوانشکۆی هەردووچیان 15 کیلو ئۆمە 1.5 دامەش 15 کیلو ئۆم دەکاتە 100 مایکرۆمپێر کە FSD-ەکەی کاتەویش هەر 100 دابوو یعنی چ یعنی ئەو پاتریە تەواو ڤۆڵتێکی کافیمان دەداتێت کە لەو قیمەتی بەرگرانە تەزووەکەی بگاتە FSD بی گوتمان دێن سکێڵی دادنین لە بۆ بەرگرەکە کاتێک کە سکێڵی تەزووەکەی بگاتە نیوەی فول سکێڵی 150 لە فول سکێل واتە 50 مایکرۆن تەبەن نیوەی 100 دەکاتە 50 واتە کاتێک ئێمەکەمان 50 مایکرۆ بێ ئایا RX چەندە ئەوەی پرسیارەکە ئایا ئەم دەکات 100 دابەر 50 مایکرۆ تەبەن بێنەوەی کوشتنەوە ڕێکخەین RX کۆ R1 کۆ RM دەکات EB لەسەر ئای بەم شێوەیە دەکات ئێستا EB مان هەیە ئایەکەشمان هەیە کە 50 مایکرۆی دایەتی لێرە RM کۆ R1 شمان هەیە کە 15 کیلۆ ستانداردە دێن RX-ەکە دەدۆزینەوە RX دەکاتە چ دەکاتە EB لەسەر IM ماینەس R1 plus RM 1.5 لەسەر 15 دەکاتە 30 کیلو ئۆمەوە ئەگەر بە کیلو حسابی بکەین ئەوەش 15 کیلو ئۆمە 30 ماینەس 15 دەکاتە 15 کیلو ئۆم کاتە ئێستا ئەگەر بێنێمە سکێڵەکەی لە بۆ دروستکەی سیرکەن ئەم شێوەیە بەڵێ ئەوە سکێڵەکەیە سەرێ دەکەینە ئۆم خوارێ مایکرۆ ئەمپێرە وتمان لە 0 هەتا 100 ئەوە 100 تەبەن ناوەڕاستی دەکاتە 50 ئێرە دەبێتە 25 ئەوەی کە داوای کردی ئێرە دەبێتە 75 کاتە لە 50یەکە چەند دەرچوتمان 15 کیلۆ ئێرە دەکەم تەوانەوە بە کیلو ئۆم دابنێم با نەکەم کیلو ئۆم ئێرە دەبێتە 15 ئەوە دۆزیمانەوە ئەی بی دەڵێ ئات 0.25 FSD کاتێک لە 125 بێ 125 ئایم دەکاتە چەو کاتە ئایمەکەی دەکاتە 100 دابەش 4 یانەوە 0.25 جاران 100 دەکاتە 25 مایکرۆ ئەمپێر ئەو 25ەکەمان لێرە دیاری کردیە RX دەکاتە چە دیسان دێم هەمان قانونی بەکاردێنمەوە EB لەسەر ئایەکە دەگۆڕێتە چەند 25 ناقص 15 ئەوە کە کۆنستانتە کۆی ئەو دووهەنەیە دایتی ئەو جار دەکاتە 45 کیلو ئۆم سیرکەن ئەوە دەکاتە 60 ناقسن 15 دەکاتە 45 کیلو ئۆم کاتە دێ بێم چ بکەم بێم لێرە بەرامبەر 25ەکەی لێرە بنووسم 45 سیرکەن هەرچەند تەزوو کەم بێ دەبێ بەرگر زیاد کە بەڵام ئەگە تەزوو زیاد کەین دەبێ بەرگەکەی کەم کە ئەوەی دەنووسم 45 ڕەنگە نووسینەکەی تۆزێک جوان نەبێ بەڵام ئەگە لەگە قسەکانم بن دەزانن کە چیم نووسیە ئەخیرەن دەڵێ ئەگەر بێت و 175 FSD بێ دێم چ دەکەم دەنەم ئایم دەکاتە 0.75 جاران 100 دەکە 75 مایکرۆ ئەمپێر بە هەمان شێوە قانونە بەکاردێنمەوە RX دەکات 1.5 ناقسەن 15 کیلو 1.5 دابش 75 مایکرۆ دەکاتە چەند خۆی ئەوە دەکاتە 20 کیلو ئۆم ماینەس 15 دەکاتە 5 کیلو ئۆم زانە ئەو جارە تەزوومان زیاد کرد من 75 بەڵام بەرگر کەمی کرد
نبي ليرة بنسم چەند لێرە بنووسم 5 کیلۆ ئۆم بەم شێوەیە ئەوە دەنووسم 5 کیلۆ ئۆم لێ کیلۆیەکان دانووسم چونکە لەسەرێ وحدەکەی نووسێ بە کیلۆ ئۆمە کاتێ ئێستا من چم کرد هاتم خۆم سکێڵی تەرجوم هەیە لە خوارێ ئەمیتەرە واتە دیڤایسەکە خۆی ئەمیتەر بوو کردمە ئۆمیتەر سکێڵشم لە بۆی دانا یعنی ئێستا کە دەتوانم هەر سکێڵێکی ترم بووێ لە بەپێی تەزوەکەی بزانم مقاومەکەی دەبێتە چەند اینجا دەتوانم ئەو سکێڵە بەکاربێنم وەکو ئۆمیتەر